چیرۆکی ئەو ژن و کچانەی لە سەرەتای شەڕی داعشەوە توند و تیژیان بەرامبەر کراوە دەکرێتە فیلمێکی سینەمایی بە ناوی مەملەکەتی مێرولەکان. فیلمەکە لە سناریۆ و دەرهێنانی سینەماکار عەدنان عوسمانە، باز لە ڕفاندنی کچێکی کورد دەکات لەلایەن ڕێکخراوی چەکداری داعش. ناوڕۆکی فیلمی مەملەکەتی مێرولەکان باس لە کچێکی قوربانی دەکات کە لە دەستی تیرۆریستانی داعش دوای ئەوەی کە 11 مانگ لای ئەوان بەند دەبێ لە ڕێگای قاچاقچیەکی کورد لەو ڕێگایەدا ئەو قاچاقچیە ئازاد دەکات. دوای ماوەیەک ئەو کچە منداڵێک دەبێ، ئەو منداڵە کەس نازانی باوشی چییە و کاتێک کە دەگەڕێتەوە ماڵ و ماڵباتی خۆی ئەوانیش قبولیان نییە کە منداڵێک بەخێو بکەن پێشتر بابی ئەو منداڵە دەستی سوور بێ بە کوشتنی کۆمەڵک کەسی کورد. فیلمەکە بەرهەمێکی خۆبەخشی هونەرمەندانی کووردە، ستافێکی 25 کەسی کاری لەسەر دەکەن. لە نواندنی 28 ئەکتەرە و هونەرمەندان دەرسۆزماوەتی و شەهرام نامی قڕۆڵی سەرەکی بەرجەستە دەکەن. لە فیلمی سینەمای مەملەکەتی مێرولەکان دەوری سەرەکیم هەیە، وەکو باسم کە ڕووپاکێک کە بۆتە قوربانی ژێردەستی داعش و ئەگەر بڵین دوو کێشەی هەیە. کێشەیەکەوەیە کە لەلایەنی داعشەوە زوڵمی لێکراوە، شتەکە بە خۆشی خۆی نەبوو کاتی گەڕاوەتەوە مناڵێکی پێەیە، بەڵام لەلایەکی ترەوە کاگەڕێتەوە لەلانی بنەماڵەکەشەوە زوڵمی لێکرێ بێ بکوژرێ. یعنی ئەوە گەورەترین کێشەیە بۆ ئەو کارکتەرەیە، بۆ ئەو کەسێک کە ئەو حاڵەتی بەسەر هاتووە. من وەک وێنەگرێک کە لە بەشداریم کرد بە وێنەگری سەرەکی لە فیلمی مەملەکەتی مێرولەکان کە فیلمێکی سینەماییە، بۆ من ئەزمونێکی نوێ بوو کە یەکەم جارە فیلمی سینەمایی تەسویرکەم. بەهۆی قەیرانی داراییشەوە نەمانتانی ینی کامرێکی پێشکەوتوو بینین، بە کامرەی مارکسێک بە کانون کردمان. لۆکێشنەکانیش هەمووی لە گوندی عەلیاوە بوو. فیلمەکەش هەر هەمووی کە وێنەگر و مۆنتاژ و ئەکتەرەکان هەمووی بە خۆبەخشانە کرابوو. فیلمەکە لە گوندی عەلیاوەی سەر بە پارێزگای هەولێر وێنە گیرا و ماوەکەی 75 خولەکە لە ئێستاشدا لە قۆناغی مۆنتاژدایە. دوای تەواوبوونی بەرهەمەکە لە سینەماکانی کوردستان نمایش دەکرێت، دواتر بۆ فستیڤالە ناوخۆیی نێودەوڵەتیەکان ئامادە دەکرێت. سالار سابیر، KNN هەولێر.